بەداخەوە ئەو ڕووداوەی کە لە حوتی پێنجی ئایاردا ڕوویدا ڕووداوێکی نەخوازرا و ڕووداوێکی دڵتەزیان ڕووداوێکی کارەساتبار ڕووداوێک کە بەڕاستی بێهیوایەکی زۆری لە هەرێمی کوردستاندا دروست کرد بێهیوایەکی زۆری لەلایەن بەڕاستی لایەنە سیاسیەکان و هاوڵاتیانەوە دروست کرد ئێمە خوازیار بووین لە دوای بەڕاستی 2 مانگ چاوەڕوانی بە بۆنەی ڤایرۆسی کۆڕۆنا و کەرەنتینەکردنی هاوڵاتیان و بێکاری هاوڵاتیان و قوتی هاوڵاتیان و کرێنشینان و گرفتی موچە و گرفتی هاوڵاتیان و ناڕەحەتی و نەبوونی و نەداری و قەیران و هەموو ئەوانەدا چاوەڕوانیەوە بووین کاتێک دامەزراوەیەکی بەڕاستی بەرز گەورەی بەحساب بەدەسەڵاتدارترین دامەزراوەی هەرێمی کوردستان کە پەرلەمانە کۆبوونەوە ئەنجام بدات تشک بخاتە سەر ئەو بابەتانەی کە ئێمە باسمان لێ کرد بەداخەوە ئامانجی سەرەکی ئەو دامەزراوەی ئەوە بوو کە سنەوەی متمانە بوو لە برای بەڕێزمان کاک سۆران عومەر کامە جێگەی نیگەرانی زۆرە و نیگەرانێکی زۆری هەمووتان ئاگادارن شایەت حاڵن بەڕاستی لەسەر دڵی هەم لایەنە سیاسیەکان و هەمیش هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کرد ئەوان بانگەشەی ئەوان دەکرد دەبێت کوردستانێکی ئاوەدان بێ بەڵام بەداخەوە ئەگەر ئەوان لەسەر ئەم چۆنەڵەی پێداگیری خۆیان کە وەکو جەنابەت ئیشارەت پێدا بەڕاستی کە منەتەواتەکان ئەوانەی نوێنەراتی خۆیان نەکرد ئەوەش بۆ جێگەی تێبینی ئەمە شەقبوونێکی پەرلەمانی کوردستان و دەنگەکانی پەرلەمانی کوردستان فراکسیۆنەکانی کوردستان بوون ئەگەر ئەو بۆ نمونە 55 پەرلەمانتارە کە داوایان کرد ئەو حەوت فراکسیۆنەی داوایان کرد ئەوان ملزەم بوونایە گەورەی بوو بۆ ئەوان و کۆکردنەوەی یەکتری بوو یەکڕیزی بوو یەکدەنگی بوو و کۆکردنەوەی چۆن ئەبووە یەک فراکسیۆنی ئەو 16 فراکسیۆنە بە ئامانجێکەوەیشی دەکرد کە هەمیشە کوردستان بەرەو ئاوەدانی و بەرەو خزمەتکردن و بەرەو چۆنەڵی خزمەتی هاوڵاتیان و خەڵک بێ بەڵام بەداخەوە وای کرد هەم بێمتمانەیی لە لای هاوڵاتیان دروستکە هەم کوردستانی پارچە کرد هەم فراکسیۆنەکان و دەرزی کردە بینی لایەنە دەنگ و ڕەنگ و لایەنەکانی تر و فراکسیۆنەکانی تر و پێکهاتەکانیش بەداخەوە ئەڵێم پێکهاتەکان نەدەبوو بەو شێوەیە نوێنەراتیان کردایە کە خەڵکی متمانەی پێداون نوێنەری پێکهاتەکانن بەداخەوە بوونە پێکهاتەی لایەنێک کە بە ئیجباری ئەو قەراریان پێدا کۆمەڵی ئیسلامی لە دەقەی یەکەمەوە کە طبعا ئەمە لە سەرۆکایەتی پەرلەمانەوە ئێمە ئاماڵمان پێگەیشت بە کۆمەڵێک ئەمە لێرەدا کورت یەکەمەوە کۆمەڵێک کۆبوون و ئەنجام درا سەرۆکی فراکسیۆنەکان سەرۆکی فراکسیۆن چەندجار لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و پەیوەندی سیاسی و جەنابی مامۆستا و پەیوەندی هین ئەنجومەنی سیاسی هەموو ئەمانە هەنگاوی جددیان نابوو ئەوەی کە نەگات بە ئەم ئاستا ئەگەر بۆ نمونە ئەم بابەتە گرنگی نەبوایە و ئەگەر کاکسۆران لای ئێمە قورسێتێکی نەبوایە و ئەگەر بۆ نمونە تەنگ بابەتەکەەوە نەبوایە 2 هەفتە بە بەردەوامی لەسەر خەت نەدەبوون جەنابی مامۆستا عەلی باپیر ئەنجومەنی سیاسی سەرۆکی فراکسیۆن بە بەردەوامی ئەندامانی فراکسیۆن و هەموو غەمانەوە بوو ئەم بابەتە ڕوونەدا ئێمە ئەگەر بە تەنگ بابەتەکەەوە نەبووینایە و لەسەر برای بەڕێزمان کاکسۆران عومەر ناتی نادەنگ نە مامۆستا لەسەر خەت دەبوون ئەنجومەنی سیاسی و نە سەرۆکی فراکسیۆنەکەشمان ئێمە نیگەرانین بەو ڕووداوای کە ڕوویدا و بەڕاستی بە پێشهاتێکی زۆر خراپی دەبینین و ئەوەندەی من ئاگادار بم لە شخصی مامۆستاوە تاوەکو کادیرێک دیفاعێکی تەواوی لە جەنابی کاکسۆران کردو پێشی نیگەران بووە و بە هیچ شێوەیەکەوە دەستێکە کە ویستوێتی ژەهر بکاتە ناو بابەتەکە و دوورە لە ڕاستیەوە